ئەو کاتتان باش هاوڕێیان ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت لەگەڵ بەڕێز کاک شێرکۆ تاڵەبانی دەکەین. کاک شێرکۆ جگەلەوەی برازای کۆچ کوردی و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئامۆزای ئەو هەموو ئەنەوەکانی تاڵەبانیە ماوەیەک پێشمەرگە بووە لە سکرتارێتی تاڵەبانی لە شاخ، دوای ئەوە بۆ خوێندن ئەچێتە رووسیا و دوای ئەوە لە نەوتەکانەوە دێتە سوید تا ئێستا لە سوید دەژین. ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک گفتوگۆی لەسەر لەگەڵ دەکەین، هەم لەسەر ڕەوشی تایبەتی یعنی بیان ناسین. ئێمە پێشتر هەر لە بنەماڵەی تاڵەبانی هەر تاڵەبانیمان ناسیە، کەمێک زانیاری لەسەر ئەو بنەماڵە و خێزانە چۆن بوونە. دوای ئەوە دێنە سەر هەڵوێست هەندی هەڵوێستی کاک شێرکۆ بە پێی فەیسبووکەکەی کە ئەو کەسێکی ڕەفتنەگری ئەو دەسەڵاتە ئەو دوو بنەماڵە لە فەیسبووکەکەی هێن لە پرسیاری لەسەر ڕۆژی سیاسی لێ دەکەین. دوای ئەوە دێن باز لە کارەساتێک دەکەین کە باوکو و دوو خوشتی کاک شێرکۆ بەناحەق لەلایەن سەرۆکجاشی ناپاک عەباسی بایزاغا شەهید دەکرێت و تا ئێستا کە چەندە هەوڵدرایە کە بنەماڵەی کاک شێرکۆ یەکێک لە بنەماڵەی قوربانیەکانن لە 53 بنەماڵەی قوربانیەکێک لەو بنەماڵن کە باوچی واتە دەکا برای سکرتێری گشتی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دوو خوشتی گەنجی بەدەستی چەتەکانی ناپاکەکانی عەباسی بایزاغا شەهید کراوە. کاک شێرکۆ بەخێر بێ. خۆش بیسپاسە دەکەم کاقادەکە. خۆشحاڵ هێنەوە یەکەم جارە لەگەیکەچی خودی بنەماڵە قسە بکەین، ئەگەر چێت و ڕەخنەگری وەکو ئێمەی. بەڵێ بە خۆشحاڵیەوە من زۆر سپاسان دەکەم بۆ ڕەقسانی ئەو دەرفەتە و هەر پرسیارێکتان هەیە لەسەر هەر شتێک من ئامادەمە، ئەوەندەی زانیاریمە بێ زانیاری تەواو و دروستام دەمێت. کاک شێرکۆ مابوومان گوێمانە لە سیری ژیانی تاڵەبانی بووە، ساڵی چەند چیتە شاخ و ئەوە ئەگەر کورتەیەک لەسەر ژیاننامەی بنەماڵەکەی خۆتان مەسەڵەن مامجەلال چەند برایی هەبووە، چەند خوشی هەبووە، یعنی سیرەیەک لە ژیاننامەی خۆتانی خێزانی هەمێک خەڵک چکە و ژیانی و کەسە سیاسیانە هەرچەند ئێمە پرسیار لە تو دەکەین، بەڵام هەر فرسەتێکی باشە کە جەنابەت لەگەڵمانی و برازایی مامجەلالی ئەندەر گفتوگۆت لەسەر یعنی ژیاننامەی خێزانی ئەوەی کە لەبارە ئەوی کە دەگونجێ وەکو ئەوەی چەند برا و چەند خوشکن لە چێ لەدایک بوو چیان کردیە براکانی لە بۆمان باسکەی سپاست دەکەم بۆی خوێنەر و بینەریش تاڵەبانیشێک لە کەسایەتەکانی مەسەڵەن کەسایەتێکی دیاری مێژوویە بۆی کە ئەمەڕش ڕەخنەما لێبی بۆی کەوانێ نوریدی شێدە بە هیوام هەندێک ژیاننامەی تاڵەبانی بنەماڵەکەتان لە بۆمان باسکەی. بەڵێ کاقادرجان زۆر سپاس بۆ پرسیارە بەداخەواتە ئێستا زۆربەی کۆمەڵانی خەڵکی کوردستان نازانن ئێمە ئەسڵمان لەو تاڵەبانیەی نزیک کەرکووکە گوندێکە نزیک لە کەرکووک لێەوە هاتووین بەرە بابی گەورەمان کە شێخ مەحموودی مەلازەنگەنە بووە تەریقەتی ئاینی وەرگرتووە لە شێخ ئەحمەدی هیندی لاهوری کە بە هاتووە لە هیندستانەوە لە شاری لاهورەوە هاتووە و هەر لەبەر ئەوەشە ڕەحمەتی شێخ زەنجی مامم ئەو شێخ لاهوری ئێستا بە ناوی ئەوە کردووە کە لە لاهورەوە شێخ ئەحمەدی هیندی لاهوری لێەوە هاتووە. عەلا کولین من لە ئەوەیە ئەگە بتوانم کورتەیەک ناوی باو باوپیرم و دوایە بێمەوە چۆن تاڵەبانی دابەش بوون لە کوردستان. من ناوم شێرکۆ کوڕی شەهید محەممەد ساڵح، باپیرم بورهان نووری غەفور مەلا مەحموودی زەنگەنە. مەلا مەحموودی زەنگەنە نۆ کوڕی هەبووە لەو قڕانە ئێمە لە نەوەی شێخ غەفورین کە شێخ غەفوریش ئێستا مەرقەدی شێخ غەفور لە تەکیەی تاڵەبانیە لە ئەوە لە کەرکووک و ئەو هەموو جارێ ڕەحمەتی مامجەلا کە دەچوو بۆ کەرکووک شێخی تەکیەی کەرکووک بانجی دەکردێکەوە باپیرە گەورەتان لێرێ هەر نەبێ وەرە فاتحەیەکی لەسەر بخوێنە.
دوایوی شێخ غەفور مەجموعەیەک مەسەلەن لەوانەی باپیرم و مەجموعەیەک برا بوون ئێمە لە باپیرمان شێخ بورهانە ئامۆزای هەبووە شێخ نوورەڵڵا شێخ ئەفلەر جا ئەوانەی نەوەکانی بڵێن کوڕەکانی شێخ غەفور تاڵەبانی کەوتونەتە کۆیە و هێندێکیان کەوتونەتە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سەردەشت ماونەتەوە یعنی من بۆ خۆم ئەو کاتێک کە لە دوای پێشمەرگایەتی چوومە ئێران بە خزمەتی ئەو شێخانەی تاڵەبانی لە ساری سەردەست کەوتم شێخێکی ئەوەیان مابوو بە مەلا عەبدوڵڵا مەشهورە ئێستا چۆتە ڕەحمەتی خوا بە خزمەتی گەیشتم ئەو کاتە یعنی بەڕاستی یەکەم جار بوو بینیم کە نەمزانی تاڵەبانی کەوتونە دیوی ڕۆژهەڵاتی کوردستانیش جا ئێمە زیاتر تەفاسیلەکەی لەسەر خانەوادەی خۆمان ئەڵێم بۆی بکەوینە سەر خەڵک زیاتر مامجلال بناسێت من مەسەن باپیرە گەورەم باوکی باوکم شێخ بورهان وەختی خۆی لەگەڵ دوو ئامۆزای تر شێخ نوورەڵڵا و شێخ ئەفلەر لە گوندی کەلکان بوون وەختی خۆی خۆ دەزانی زەمانی مەلیکی ئەو گوندانیان کڕیوە جا هەر یەکەی لە گوندێک چۆن مەسەلەن ئێمە لە گوندی کەلکان ماوینێتەوە ینی باپیرە گەورەمان ئەو گوندیان ئاوەدان کردوتەوە لەوێ بەڕاستی ئێمە ساحیبی گوندەکە بووین بەس مەجموعەیەک جوتیاریشمان هەبوو بەس هیچ فەرقێکمان نەبوو وەکو ئەو شوێنانەی ترکە خۆمان بە دەرە بەگووانە بخۆین ینی خۆمان جوتیاریشمان دەکرد و ساحب زەویش بووین و هەندێک جوتیاری فەقیر هەبوو هەر هیچیشمان لێوە نەدەکردن چونکو بەڕاستی ئێمە بۆ خانەوادەکەمان نەگونجاو بوو ینی ئەوەکەمان ناو ئەوەکەمان لا گرنگتر بوو لە مەسەلەی سەرانەستاندن لە جوتیار و ئەو شتانە لەبەرەوە کە شێخ بورهان لەوێ ماوەتەوە دوایوی لە نهایەتی بیستەکان شێخ بورهان لەسەر هێندە قەزای لەگەڵ ئەو دەرەبەگانەی دەوروبەری بتوێنێوانە کێشەیان هەبووە لە زمانی مەلیکی بووە لەوێ لەگەڵ ئامۆزایەکی شەهیدیان کردوون ئەو کاتە کە شێخ بورهان لە بڵین لە نەنگمان باوکم و شێخ حەمە ساڵح کە کوڕی گەورەی بووە دوایوی شێخ جەنگی و خوشتێکی لەوان گەورەترە ناوی مریەم خانە جا مریەم خان خوشتی گەورەیان بووە باوکم برا گەورەیان بووە دوای لە بچووکتر شێخ جەنگی کە باوکی شێخ لاهورە ئەو سێ مناڵەی بووە دوایوی کە شەهید کراون شێخ بورهان عادەتێکی کوردەواری وا بوو لەوانەیە زۆربەی ئەوەکان بزانن وەختی خۆی بۆی کە ئەوانە بچووک بوون مەسەرەن لە تاریخەکە بیست زەبر ناتەوە خیانم بەس وەکو بۆم باس باوکمان بە ڕەحمەتی بۆیان باسکوم دەوری 1928وانە بووە کوڕکچەکانی هەمووی 4 و 6 ساڵ و 7 ساڵ بوون خوشکەکەیان لەبەرەوەی بۆی بڵێن ئەوانە بە هەتیوی نەمێننەوە کە باوکی مامجەلال کە شێخ عیسامەدینە هەر لەو گوندی کەلکاندا ژیاوە کە بۆەوەی ئەو منداڵانە بێ باوک نەمێننەوە چووە مامۆژنی خۆی مارە کردووە شێخ بورهان دەکردە مامی باوکی مامجەلال جا لەبەرەوە ئێستا زۆربەی خەڵکی کۆمەڵای خەڵکی کوردستان تۆزە دوورقوڵە چۆن ئەبێ مامۆژنی خۆی مارەکاتەوە ئەوە هەبووە لە کوردەواری خۆمان وەختی خۆی هەبووە کە مامۆژنی خۆی مارە کردوتەوە ئەو کاتە بڵێن لە نەنگمان لە جاری دووەم لە شێخ عیسامەدین کە دەکاتە باوکی ڕەحمەتی مامجەلال سێ منداڵەکەی بووە دوو کچ و کوڕەکە مامجەلال بووە کە مامێکیان هەبووە وەختی خۆی بە بچووکی مردووە هەر ناوی مامجەلال بووە بە ناوی ئەو مامجەلالەیان کردوتەوە مامجەلال ئەوە خوشکەکانیشی یەکیان ناوی فەوزیە خانە ئەویش ناوی جەمیلە خانە فەوزیە خان داچی ئاڵە تاڵەبانی ئەگەر ناوی ئاڵە تاڵەبانیتان بیزبێ و خوشک و برای هەیە دوایوی بەو شێوە ئێمە کەوتوینەتەوە لەبەرەوەش تەکێمانە بووە لە کۆیە کە ئەو کاتەی شێخی تەکەی پێشووتر وەفاتی کردووە شێخ غەدیب تاڵەبانی لە کۆیە شێخ عیسامەدین چووە باوکی مامجەلال بۆتە شێخی تەکێ لەبەرەوە مامجەلال لەگەڵ
ئێمە ماوینەوە لە کەلکان بەس شێخ سامەدین و منداڵ و کچەکانی بڵێن چوونەتە تەکچەی کۆیە بەس ئێمە بڵێن باوکمان گەورە بوون ئەو کاتە ژن و شتیان هێناوە ئێمە لە گوندەکە ماوینەتەوە بەس بەرەبابی شێخ سامەدین چوونەتە کۆیە و تەکیەی بۆتە شێخی تەکیە و مامجەلال هەر لەوێ خوێنی سەرەتایی و هێندێکی لە ناوەندی و دوا ناوەندی چۆتە کەرکووک و بەو شێوە ئایلەکەمان بەو شێوە ئەوەی کرد. یعنی بەپێی گوتاری تو ڕەچەڵەکی هەرە کۆنیان لە هندستانەوە هاتیە طریقەتی ئەوەکەمان لە شێخێکی شێخ ئەحمەدی هیندی لاوری وەرگتووە دەناقۆمان دەوروبەری کەرکووک هاتووی کەرکووک لە نزیک ئەوەی کۆیە لە کۆیە ئەوەی دابەش بوون تاڵەبانی هێندێکیان بۆ کۆیە هێندێک بۆ گەرمیان هێندێک لە کەرکووک ماونە زۆربەی لە کەرکووک ماونەتەوە بەو شێ سێ برا و سێ خوشکن یعنی باوک شەیدی باوکت و کاک برم باوکی شەلاهور لە ئەوەیەکن لەگەڵ خوشکێکیان تاالبانیش مامزەلالیش بەخۆی و بە یعنی سێ خوشک و سێ برا بوونە مامزەلال برای بچووکیانە بەڵێ بچووکیان بووە ئەوان باوکت و شەیدی باوکت و کاک باوکی لاهور شێخزەنجی ئەوان خوێندەواری شتیان هەبوویان کرێکار لە باوکم خوێندەواری هەبوو دەیتوانی بخوێنێتەوە بنووسێت چکو وەختی خۆی لە گوندەکان مەلا وشتیوا وەکو چوونەتە خوێندنی فەقەیاتی لەوێ فێر بوون بەس ئیشوکاریان تەنیا باوکم تەنیا لە گوندەکەی خۆمانەوە گوندەی بەڕێوە دەبر بەس شێخزەنجیش دوایە کە گەورە بوو تۆ کۆیە دوای لە کۆیە گوندێکی ترمانەیە لە دەشتی کۆیە ناوی قوزڵووە ئەویش ئەو گوندەی بەرکەوت ئەوەی بەڕێوە بێت لە قۆناغی ڕژێم هەر بنەماڵەی هەمووتان لە هەولێر لە کوردستان بووەنیا لە شار نەبوون قەزدەم ینی لە شار بوون ئێمە هەر لە گوند ماینەتەوە ئێمە بنەماڵی بڵێن باوکم و لە زمانی هەموو شۆڕچی ئەیلول و شۆڕچی ئەوەش بەس بەداخەوە لە کۆتاییەکانی شۆڕچی ئەیلول هەندێک تەشقەڵیان پێکردین چوونی ناو شار بەس هیچ ئەوەیەکمان نەبوو لەگەڵەوە تەنیا بۆ پاراسی خۆمان کاک شێرکۆ چێ تەشقەڵی پێکردن بەڵێ پارتی ئەو کاتەی باڵی مەکتەب سیاسی و ئەوە هەبوو مامیش لە ساحەکە نەمابوو لەبەرەوە لە گوندەکە زۆر عەزیەتیان دەدەین هەموو شتێکیان لێ ئەوە کردبووین هەتا ناندەهێست هەندێک زراعتمان بۆ خۆمان کرد بوو کەمە خاوەنی گوندەکە بووین ئاویان لێ وشک دەکردین ینی عەزیەتی نەفسی و ئەوەیان داین ئێمەش مەجبور بووین بچین بۆ خۆ پاراستنی خۆمان و نەوەک هەتا هەڕەشەی ئەوەشمان بۆ هات کە لەوێ ئەمە بوین لەبەرەوە بۆ خۆ پاراستنی خۆمان و خانەوادەکەمان چوونە لە شاری کۆیە ماوەیەک کاک شێرکۆ لەو قۆناغی تاالبانی لە شار بوو قەت باوکت و شەیدی باوکت و باوکی مامزەنجی باوا بڵێن لە شار بوونە لە قەت چونەتە شار باوکم لە شەستەکان لە بیداەتی شەستەکان لە شۆڕچی ئەیلول پێش ئەوەی جیابوونەوەوانە لەگەڵ لە لای ئەوە بووە و شێخزەنجیش لەو گوندەی بووە زۆر خزمەتی پێشمەرگە و شتی کردووە لەوێەوە زۆر جار لە ڕێی جەولە و شتی وا مامزەلان بینەوە بەس وەکو پێشمەرگاتی باوکم چەند مانگی ماوەیەک نازانم بیت زەبت من ئەو کاتە تازە لەدایک بووم یان بۆ هەر بۆ زانیاری شتان من هەر مامی ڕەحمەتی ناوی لێناوم شێرکۆ چونکو لە بیدایەت لەگەڵ مام بوو لە جەولەیەکی دوور و درێژ ئەو کاتەکە من لەدایک بووم باوکم لە ماڵەوە نەبووە لەبەرەوە کە دایکم بە ڕەحمەت بێ بۆی گێڕامەتەوە کە هاتۆتەوە لە جەولە دوور و درێژەکە لەگەڵ مام لە دەستەی پێشمەرگاتی پاسەوانن مام بووە گوتوێتی مامزەلال بە دایکم گوتووە براژن ئەڵێن کوڕێکتان بووە ئەویش گوتوێتی ئەدی ناوی چ لێناوە گوتوێتی وەڵا وەم زانی کاکن نایەتەوە بە باوکمی دەگوت کاکە برا گەورەیان بوو مام وە بزانی کاکن نایەتەوە لەبەرەوە وەکو پشدەریان ناوم لێ ناوە حەمە ساڵحی باوکم بە حەمە ساڵە مەشهور بوو مامزەلاش گوتوێتی ناوە کاکتم بۆ هێنایەوە من ناوی لێدەنم شێرکۆ
بەڵێ باش ناوەکی کوردی بەشێەوە کردی کاک شێرکۆ با بچینە سەر تەوەرشکا من سەیری فەیسبووکەکەم کە تۆ سەنگەری لاهوور شێخ زەنجید گرتووە و ڕخنەیەکی زۆر لە ئەوە دەگری لە باڵی کوڕەکانی تاالبانی دەگری وە کەسەشی ڕخنەگری ئەو دەسەڵاتە لە پۆستەکانت خۆت نیشاندایە ئایا تۆش ناڕازی ئەو ناڕازی بوونەت تا بەر لە هەشتی تەمووزە یان پێشووتریشە و لە قۆناغی تاالبانی کاک قادر زۆر بەداخەوە من هەر لە وەختی خۆی کە لە سویدیش بووم هەر لەسەر داوای مامی ڕەحمەتی گەڕامەوە لە 2000 نهاتی 2004 گەڕام و لێرە شوکارێکی باشمە بوو بەس مام داوای لێکردم وتی وەرەوە خزمەتی ئەوەی بکات چوم لەوێ من دێمەوە گوتم بە شەرتێکە من ئەوەیەکی ئەکادیمیمە وەلو من لە سەرەتای دامەزرانیەکێتەوە لە کۆمەڵی خوێنکاران لە بەغدا بە تەنزیمینیانی ئیشمان کردووە دوایە بە پێشمەرگایەتی و دوایە لە وڵاتی سۆڤێتی کۆن لە جەبەی کوردستانی و کاتە دروست بوو لەو گەڵاوە هەواڵانی لەوێ پێکەوە دەمان خوێن نوێنەری یەکێتی بووم فترەیەک و لەوانە لە سویدی زۆر لە تەنزیمەکانی یەکێتی بووم وەکو تەنزیمات بەس لەو کاتی کە گەڕامەوە بۆ خوێندن وازم یعنی دوور کەوتمەوە لە حیزبایەتی توم ناحەیە ئەکادیمیم وەرگرت کە ئەوەم وەرگرت هەتا دەوری 2010 بەس بەداخەوە دوایش لەسەر ئەو مەسەلانەی گەندەڵی و مندەڵی وەکو مەمانان دەڵێن کە ئێمە لە پەروەردەی سوید بووین کە لێرە وڵاتێکی پاک و دەبێ بە دڵسۆزی و بۆ خەمی خاک و خەڵک و ئەوەت بێ ناندێش ئەو لەو ئیتیجاهەوە ئیش بکەین بۆیە ناعیلاج گەڕامەوە بۆ سوید و هەرچەندە ئەوەیەکی خزمەتێکی زۆریشم لەوێ کرد و بە شایەدی هەموو لە زانکۆی کۆیە بە خوێنکار و مامۆستایان من ئەو پەڕی خزمەتم کردووە بەبێ ئەوەی کە یەک تەحەدا یەک کەس دەکەم کە شتێکم لەسەر هەبێت تەنیا لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک و خوێنکار و مامۆستا لەبێت چەند گەڕایەوە سوید کاک شێرکۆ نەتوانێت لە کوردستان خۆی لە 2010 من لە زانکۆ لەوێ نەمام لە زانکۆی کۆیە ماوەیەک چوومە ئەنجومەنی وەزیران وەکو ڕاوێژکار بە تەنسیب دوایی بەسەردا مامجەلال نەخۆش کەوت بەڕاستی دەمەویست پرۆژەی ترم هەبوو شتی ترم هەبوو ئەویست نەخۆشیەکەی مام ڕێگای نەدا بیبین و ئەو شتانە و لەبەرەوە خێزانیشم لێرە بەسەردا نەخۆش کەوت و گەڕامەوە بۆ ئێرە و بەداخەوە 54 ساڵ خێزانیشم وفاتی کرد جا لەبەرەوە هێندێک شتی خانەوادەیی بوو نەمتوانی لەوێ بەردەوام بم بەس بۆ مەسەلەی پرسیارەکەت من تەنیا بۆی بزانی کە من لەبەرەوە ئەو خاڵم ئاماژە پێکرد کە من لەو یەکێتیانەی کە ئێستا قورانی مامجەلال خۆیان بە یەکێتی دەزانن یەکێتی نوێوانە ئێمە یەکێتی ڕاستەقینەکەینە ئێمە خاوەنی یەکێتینە لەبەرەوە ئەوانە خەیاڵیان خاوە کە ئێمە بڵێن ئێوە دەرکراون خۆیان دەرکراون خۆیان دۆڕاون خۆیان سەر لێ شێواون ئەوە لەبەر خاڵ یەکەم کە جوابی پرسیارەکەت پرسیاری جوابی دووەم کە هەموو ئەو شتانێک کە کردوویەتی دژی شێغلاور بەنسبەتەوە کە دەمەوێت ئاماژەش بەو شتە بکەم ئەگەر بەو حسابە بێ هەردوو لە ئامۆستا بن و ئەگەر هجومی سەر لاکەی تریان بکەم لەبەر ئەوە نییە لەبەر سیاسەتەکانیانە لەبەر خودی دەستی خۆیان کە کوڕی مامجەلالین من وەکو کوڕی مامجەلال کاک شێرکۆ تخوا ببوورە لێرە قەوسە یعنی لە چ سیاسەتە چپاوێر و قوبات نیگەرانی بەرمونە لەوەی شێخ لاهوور ئەوەتری جا باشێکی من کۆمەڵانی خەڵکی کوردستانێکەمە شاهد شتەکە زۆر دیارە بە سێ کوچکەیەکی دوو برا و پورێک ئەو کۆدێتایان کرد بە هیچ و خۆڕایی خۆت هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دایان زوانی دوای کۆنگرەی چوار یەکێتی ویستی بێتەوە سەرپێ بە حەقی خۆی 902 سەوتی هێناوە بە چ لە عرف و عادەتی هیچ دنیایەکدانە چ لە دەرەوە هاوسەرۆکێک خاوەنی 902 کورس ئەوە بێت دەنگ بێت کە ئەو خاوەنی 700 شتێک بوو
و ئەویش بە پشتیوانی بوو دەنا ئەوەندەشی نێدەهێنا شانازی پوریان خاوەنی 200 و شتێک بوو ئەویش بە زەبری پارە و ئەوەندە دەنا ئەوەندەش مەحبوب نەبوو ئەو شتانەیان کردەوە 902 ئەوەی بێ بەم کۆدێتایەک بڵێ تۆ دەرکراوی شتیوان نییە لە هیچ عرف و عادەتێکی دنیا نییە من تەنیا لە بەروە پشتیوانیم لە شەغلاوە کرد بڕوا بکە بۆ من هیچ لایەکیان مستەفید نەبووم لە هیچ لایەکیان من تەنیا لەبەرەوە احترامی کوڕانی مام جەلال دەگرم ئێستاش احترامیان دەگرم و خۆزگاشە تیان دابایە مستعید بووم لەو عمرەی خۆشمەوە بچم پاسەوانیان لێ بکەم بچم لە پشتیان بەس بەداخەوە هیچیان تێدا نییە لەبەرەوە ئەو شتانەی کە ئێستاش ئەوانەی کە هەڵخەڵەتاون لە دەرێ هەڵخەڵەتاون من ئەو عبارەتێکی هەیە کە زوو بەکارێنین دەرکراوەکان دەرکراون بەس منیش جوابیە دەڵێم دۆڕاوەکان دۆڕاون و نەتیجەکەشی ئینشاءڵڵا وردە وردە ئەگە پشومان هەبێت دەردەکەوێت لەبەرەوە ئەوە خاڵی یەکەم بوو کە ئێمە خاوەنی ڕاستەکەنی خاڵی دووەم شتەکانی کەی دەیکا هەموو حیزب و پەیڕۆ و پرۆگرامی خۆیەیە لە پەیڕۆ و پرۆگرامدا نییە بەکەی خۆی دیداری یەکێتی بە درۆ دیدارێکیان دروست کرد هاتن کۆبنەوەیەکیان کرد بە زەبری پارە بەخشینەوە و سارە بەخشین و خەڵکێکی زۆریان لەو سەرکردایەتی و بەڵێ بەسکاک شێک و زۆربەی سەرکردایەتی لەگەڵی بوو لە کاتێکدا سەرکردایەتیەکێتی زۆربیان پێشتر سەر بەش هاوسۆز بوون لەگەڵ لاهور شێخزەنجی بەدا پشتیان تێکرد یەکێتی نیشتەکانی سەرکردایەتەکەی نمونەی سەرکردایەتێکی دووڕوو هەڵپەرست خۆیان نیشاندا لەگەر دەسەڵاتدانە نەک لەگەر بە نمونە بەرنامەیەک یان کەسێکشکە یعنی ئێستا کە سبەی لاهور شێخزەنجی وەزعی باشتەوە من دڵنیام مەمۆ سەرکردایەتیە بەگەروی دەکەویتەوە تۆ وەڵامی پرسیارەکەی خۆت داوە من پیتی دێ زۆر لەلام بۆوان مناسیبە ئەوانە دووسێ دەم بە درۆ بە دراو بە داڵدەدانی خەڵکی ئەوها کە ماستاوچی ئەوانە خۆیان گەیشتۆتە سەر حکم لەبەرەوە ئەو پیتیدەیەکان لیان دەوەشێتەوە چونکو ئەوانەی کە لە دەوروبەرین بەداخەوە خۆت وەڵامی پرسیارەکەت داوە خەڵکانێکن نانەوێ پۆست و لە و پای خۆیان تێک بدەن ماونەتەوە ساحبی کورچەکەی خۆیانن وەکو جاران دەمانگووت سەرۆکی هێرێم بەڕێز مەسعود بارزانی کورچەکەی گرتووە و زۆر لە فەیسبوک دەیگوت لەو کورسیە نامەوە بەڕاستی ئەوانە یەکێتی جوانە لەبەر پۆستوانەکە من ئێستاش عیلاقەم لە زۆر زۆریان ماوە لە ڕێی مەسنجەرەوە پێیانەڵێم بەڕاستی شەرمە ئێوە خۆش ئێستا کاک شێرکۆ لە بنەماڵی تالەبانی لەگەڵ چیهانیان پەیوەندیت خۆشە من ئێستا لەگەڵ بیدایەت لە سەرەتایی ئەو کۆدێتایە لەگەڵ کاک قوبات پەیوەندیم زۆر باش بوو لەگەڵ خودی کاک باپەڵ پەیوەندی مەبوو لە ڕێی وەتساپەوە نامە و شتمان دەنووسی زۆریشم داوا لێکردن کاگێ یعنی خودی خۆی چوم ینی وەکو پارانەوە لێیان پارامەوە خوێنی شەهیدانی پێدادان گوتم بابەگەر لەبەر هەر شەهیدەکانی ئامۆزاکان و مامەکەی خۆتان نەبێ خوێنی 24,000 شەهیدەکە کاکە سیاسەتکردن وا ناکرێ کاکە غەڵەت بە غەڵەت هەڵە بە هەڵە تا ناکرێ ئەبێت دەبێت پێک دانیش بوو کاک شێرکۆ دەڵێ هەڵە بە هەڵە مەبەست هەڵە بە هەڵە لەوەی زیاتر چییە تۆمەتت بخەنە سەرێ بڵەن ژەهر خوار کراوە ئێدە باشە کو ئاوای جا بۆ معلوماتت زۆر لە خزمەکان چوون بۆ لای دوای ئەو مەسەلەی ژەهر خواردنەکە با کۆمەڵاتی خەڵک کوردستان چاک بزانن باشی گرنگە لەسەر لەو بینەکە ئەو ململانەیە بوو ئێوە وەکو بنەماڵەی تالەبانی تسان کرد لەو شەڕی زۆر لە سەرخەت بوو من بەداخەوە لێرە بوومە کاتە خێزانم لە ینی دوای نەخۆش کەوتنی و مردنیوانە بوون بەسەرتا لەبەر مناڵەکان نەمتوانی بچمەوە لە کاتی کۆدێتایەکە بەسیە زۆر لە خزمەکان محاوەلەیان کرد خەڵکی دڵسۆز ناویەکیتی دەرەوەی یەکەتی چوون بۆ لای بەس بەڕاستی ئەو کابرایە
سەری لێ شێواوە بۆ خۆی بە هێندێک دەرمان و شتیواوە تووشی زوعفی قەلب بوو هێندە تەختیتی قەلبی بۆیان کردبوو ئەوەی کردبوو وەڵاوە نەتیجەی ژەهرە دواز دەرچ و هیچی نییە باشە ئەگەر یەکێک ژەهر خوار کرابێ بیسەلمێنە لە دادگا وەڵام من ئێستا بزانم یەکێک ئامۆزایەکم یان هەر کەسێک برادێکم ژەهر خوار کە دەتم لە دادگا کاتی ئەدی کووە هەر بۆ خۆشی دوای ژەهرەکە هەمویان بە کاگمەلا بەختیار و بە وەستا حەسەنتەوە و بە نازانم بافڵ تاڵەبانیتەوە هەمووی گەنج بوونەوە وەڵام من ڕۆژێک هەر بەو خزمانەی خۆمان گوتم مارە پێکەکەم لەو ژەهرە بۆ بنێنم بۆ ئێم نیشگەت بۆ سەر بەڵام بە پرسیارەشکە بکەین ینی تو زۆر تەهەجمی مەسەڵەن ڕەخنت لە پاوێن و قوبات کرد چ ڕەخنەت نییە لەسەر لاغ و شێخ زەنجی ئامۆزای حەقیقی یعنی لەو قۆناغی دەسەڵاتی مەسەڵەن خۆ ماوەیەک مەسوولی دەستگای ئەمنی بوو مەسوولی سەرپەرشتی ئەوەی کرد گەندەڵی لەو کاتی زۆر بوو تیرۆر هەبووە گرتن هەبووە کوشتن هەبووەنیا یعنی ئاتووە کەسە ئەکادیمی دەسویت قەت ئەو ڕەخنانت لە لاغ و شێخ زەنجی گرتیە وەڵی من کاگ ئەو فترەی کە ئەوان بوون یعنی هاوسەرۆکۆوانە من لێرە بووم بەڕاستی ناڵم ئەو کاتە خێزان کەوتوان بەس وەکو بیستومە منیش بیستومە بەس وەکو ئەوە نیمە بەس ئێستا ئەگەر تۆ دەستگای زانیاری ئێستای کە مقارنە بکەیت بە دەستگای زانیاری ئەو کاتە فەرقی هەیە لەوانەیە خۆت دەزانی دەڵێ مەسلەی کوردی هەیە چەند بێتەقەڵ نابێ ئەوانش هەڵەیان هەبووە چونکە من منش لە برادری دڵسۆزەوە بیستومە کەوانش بای خۆیان هەڵەیان هەبووە بەس هەڵەی استراتیجیان نەبوو وەکو قورانی مام جەلال هەڵەی استراتیجی فەرقی هەیە لەگەڵ هەڵەی تاک دەکرێت هیچ گەندەڵی و مەسەلەن گەندەڵی و تەقە لە خەوت و لە قۆناغی ئەودا مەسەلەن کۆمەڵێک کەس تیرۆر کرا من نامەوێت تووشەوەکەم بەزیانی نامەوێت بچمە ئەو تەفاسیل چکو معلوم کە شتێک زانیاریم نەبێ نازانم هیچ شتێک ئەگەر بە بەڵگەوە سەلمێنرا دادگا هەیە لەو بارەومە شێخلاور کە ئەو کۆدەتیان بەسەر کرد خۆی و براکانی چۆن چوونە بەردادگا و دوا پاکانە دەرچوون دەبار لەو کاتەش کە ئەو گەندەڵی شتانەی کە تۆ لە خەڵکەوە بیستوتە و خەڵک کوژرا و خەڵکی باچووبان لە دادگاش کاتیان لێکردبان دادگا دەرەچین بەس خۆ دەزانی لە کوردستان هیچ دادگایەک هەیە دەرەقەتی لەسەر قسەی مەسەلەی دادگا هەر وەکو نوکتەی لێهات دوێنێ برادێک کە و ڤیددیۆی شەید بوونی باوکمانم بڵاو کردەوە برادێک بۆی نووسیوم ئەڵێت ئەرێ ئەگەر ئەزانن هەباسی بایزی باڵواغایەوانەی کوستە بۆی ناقەنە دادگا جا گوتم کاکیدا ئەمن چۆن بکەمە دادگا ئەوە لە لای بنەماڵی مەسعود بارزانی داڵدەدراون و بە دەرەجەی وەزیر و بە ئەنواعی امتیازات ئەوە کراوە منیش کە برازای مام جەلالی ما ئەو هەموو ئیش و کارە و پێشمەرگاتی و خاوەنی شەهیدی زیندومە یەک شتم نییە موچەیەکم نییە لە کوردستان تەحەدایان دەکەم لەبەرەوە ئایا کەس دەتوانێت مەسعود بارزانی و بنەماڵەکەی یان بافڵ تاڵەبانی و ئەوانەی کە ئێستا ئەوە دوو بە ئاشکرا دوو کەسی دڵسۆزیان تیرۆر کرد یەک لە هەولێر یەک لە ڕانیا کەس دەتوانێت بیان گاتە دادگا تام بچم کوژانی باوکمان بدەمە دادگا لەبەرەوە ناکرێت بەداخە تا و حکومە ئەسکەرکاریە هەبێ لە کوردستان ناتوانم گەورە جاشە چووکە باسی بدەمە دادگا دێنە سەر ئەو نوختێش کاک شێرکۆ پەیوەندیت لەگەڵ بنەماڵی برای مەحمەد چۆنە و لەگەڵ هێروخان کە مامۆژن بوو لەگەڵ شاناز لەگەڵ مناڵەکانی کچەکانی برای مەحمەد کاک من بەواستەی کە لای مام بووم بەڕاستی ڕێز و احترامێکی زۆرم یعنی هێروخان بەرامبەر من بڕوا بکە لە گەلێک مووقیفدا کە عازیشمان دەبوو لەگەڵ مام ئەو کلیلی چارەسەری پێکێنانەوە مام بوو یان مام و برازاتی جاری وایە ئەوەمان هەبووە سوود تەفاهمیش دەبوو لەگەڵ مام و لەو کەسانە بووم لەو تاڵەبانیان بووم بڕوا بکە خۆم وەسف نەکەم
لەگەڵ مامجەلال زۆر ڕاشکاوانە قسەم کردووە لەسەر شتی ناحەق زا لەسەر خانەوادەکەمان بێ یان لەسەر دەرەوەی خانەوادەکەمان بێ حتا جارێک بۆ زانیاری مامجەلال گەورەترین کەس لە ناو یەکێتی نەتوانیوە ڕخلەی لێ بگرێ بەداخەوە ینی هێندێک ینی مەسەلەکەەوە نەبوو ئەیانزانی تووڕە دەبێوانە زۆر جار من ڕقنەی ئەوەم لێ دەگرت بەس لەسەر ئەوەشەوە احترامی گرتم قەت نێشکاندووم جارێکیان هەروە بۆ خۆشی بۆ ئەوەی کە ئەوە ڕخنەیەکی زۆرم لێگرت تووڕە بوو زۆر لەوەکەم زانیم دەموچاوی تێک و بانگی کردم گوتی دەزانی ڕۆڵە من چێم گوتم بەڵێ تۆ مامجەلالی گوتی باشە دەزانی ئەو قسە ڕقانە چۆن دەتوانین لەگەم بکەی بەس من لێت قبول دەکەم لەبەرەوەی باوکی ڕەحمەتیت یعنی باوکم کاکم دەیگو کاکەم جارێک گوتوێتی شێرکۆم زۆر خۆش دەوێت دڵی عاجز مەکە جا لەبەرەوە گوتی لەبەرەوە من دەنا سزن دەکەم هێندێک جار لەسەر ئەو قسە ڕقانە لەبەرەوە من خۆشەویست تایبەتمە بوو بەس بۆ مەسەلی هێرخان بەڕاستی هێروخانیش مامۆژنێکی زۆر مطیع بوو زۆر منی خۆش دەویست زۆر جار یعنی من جارێکیان مامجەلات چوو بۆ ئێران سەفەرێکی ئێرانی کردبوو دائیمەن خۆی مامجەلات خزمەتی نەدەکرد چەند جارەمە گلەیمان دەیگوت بابە من ڕۆڵی جان ئەگەر ئەمە خزمەتی بکەم ناممە و مامجەلالە هەدیە هێنابوو بۆ هەموو سەرتیپ و ئەوانەی کادری سیاسی وانە هۆدیەکانی دیار بوو منی لەبیر چوو بوو هەدیە یان سەعاتە یان قەڵەمە یان شتەوەڵا دواوی وەختی خۆی قەڵەمێکی هەبوو قەڵەمێکی ئەوە ئێستاش ماومە بۆ یادگاری هێرۆخان چوو بوو قەڵەمەکەی خۆی کە بە هەدیە دابوویانە قەڵەمەکەی خۆی بۆیە ناگوتیەوە مامت بە هەدیە بۆیە نام بۆی من دڵم ئاز نەبێت دەبە خۆشەویستەکەی ئەمە هێرۆخان بەڕاستی تایبەت بوو ژنێکی زۆرە بوو بەداخەوە ئێستا ئاگای لەو وەزعانە نییە دەنا قەت قبولی نەدەکرد هەتا کوڕەکانی شبن قەت قبولی ناکە یەکێتی بە وەزع بگات چونکو هێرۆخان شەرا هەتا وەسفی کەی کەمە بڵێ شێرکۆ پێت وایە هێرۆخان ئێستا ئەگای لە هیچ لە ڕۆژی وڵات تەندروستی ڕێگای نادا لە ژوورێکدا ناوە و ئاگای لە هیچ دنیاانە بەداخەوە تەندروستی بەڕێ ئەو مردنەی ئەو کۆچی دوای مامجەلالی بەو شێوە سەدمەیەک بوو لە مێشکی داوە و هەموو تووشی دایی ئەوەی لە بیرچوونەوە چۆ کەس ناناسێت کاک شێرکۆ بەڵام زۆر باز لە گەندەڵی نەوەکانی تاالبانی و ماڵی برای مەحمەد دەکرێتن شتەچیوات ئەتوچلتیان لەسە دەزانی یعنی لەو تجارەت و باز لە سەرپەرشتیکردنی مۆنۆپۆلی بازرگانی و تجارەت و لەگەر وڵاتان و هەتا بازەوە دەکرێت پاوێل ئێستا فڕۆکەی تایبەتی هەیە کە جاری وایە بە ئێوارە سوار دەبێتێتە دووبەی و لای کەسی نزیش خۆی هەیە لە دەگەڕێتەوە بۆ بانێنی فڕۆکەی تایبەتی خۆی هەیە کۆمەڵێک کەسی وەکو کوڕەکانی دارۆ شێخ نووری و ناوی هاوڕێیە کە باز زۆر لەو کوڕش شەید عەلی عەسکەری شاڵاوی کوڕی عەلی عەسکەری دەکات کە دوو کوڕی مەسئولەکان ئێستا ئەوانە هەموو بوونێتە دەستە ڕاستی پاڤێل و لەسەرەوە باسی چاکسازی دەکەن لە خوارەوە بە خۆیان دزە گەورەکانن بەڵێ کاقا پرسیارێکی زۆر لە جێی خۆی دابوو بەڕاستی من پەیوەندەکەم لە بەس باسی هێرۆخان کرد بەس بۆ ئەوەکانی تر بەداخەوە ئەوانە حەق نەبوو یەکێتی ڕێگام دەن بێنەوە کوردستان چونکو ئەوانە هاتوونەوە سەر سفرە حازریەکە تاناز لەکوێ بوو کە ئێمە خوێنمان دەدا خوشک و کوڕ و ئەوانە لەکوێ بوون هەموو لە بەریتانیا بوون بەس بڕوا بکە خودی باپڵ تاالبانی با ئەو پرسیارە لە خۆی بکەن تا پێی بڵێ و تەحەدای دەکەم جواب بداتەوە بڵێ بۆ باوکی ڕەحمەتی لەو کاتی لەو پەڕی بەقوەتی بوو هیچیش نەخۆش نەبوو 10 ساڵ دووری خستەوە بۆ بەریتانیا با ئەو پرسیارە با جوابەکەی بداتەوە کاکەوە دەمەکە ئەندەگەڵێن خەڵکێکی کوشتووە ئەندەگەڵێن سیخوڕی کردووە ئەکرێ زانیاریمان لەسەوە پێ بدەیت بۆ تاالبان چووک و زانیارێکە ئەمن بە ئەوەی نیمە بەس تقریبا لە 100 متأكدم بەس چونکو هێندێک شت هەیە دەمەوێت هێندێک لەبەر احترامن بۆ
کە کوڕی مامجەلالینە چووکە ئەوە شکاندنی کەسایەتیە شکاندنی کەساتی کوڕی مامجەلال کەساتیجەلالیشە پێم خۆشە لە مەزدەڕێکی کەوە بزانن بەس تەنیا با پرسیارێکی لێ بکەن ئەگەر ڕێگاتان نەبوو لە کەسە نزیکەکانی خۆتان پێ بڵێن باوکت بۆ 10 ساڵ دووری خستیەوە با جواب مامداتەوە من جوابەکە ێزانم بەس نایڵم احترامن لە بەرگۆڕی مامجەلال بەڵێ بەزستا پاڤێل تالەبانی کاک شێکۆ ئەو پاڤێل سەرۆکیەکێتی و ڕەمزەکی یعنی شێک لە بڕیار دەستەکانە و ژیانی ئەوانە هیچی پریڤات نییە و تو کەسێکی ئەکادمی و ڕەخنەگری یعنی هەمومان دەزانین تالەبانی ئەمە بەخۆم 2000 باسم کردیا کە هەندێک باسەکەن ڕەوانی ئەمریکای لاتینی کردیا تا شاردیتیەوە کێشەیەوە بووە بەزبار حالە مەزەخت زۆر ناکرد دەتوانم وەکو دەڵێ لێترۆ دەکرد دەمێ وەکو سویدی دەڵێن یعنی ئەوەیەکرد دەڵێم لەسەر مەسەرەی گەندەڵی و ئەوانە نەبووە لەسەر شتی تایبەت بە کەساەتی خۆی بووە بەڵێ باشە ئەی لەسەر مەسەرەی بازرگانی و ئەو دەوڵەمەند بوون بۆ خۆت دەبینی ئەوانە هەموو لە چۆن بوونا ئەوەکەی ئەوە بکەم یعنی هاتنەوە سەر حازریە ئەمڕۆ برادێکی ئەوە لە فەیسبوک کە هاتمەوە ئێوارە لە ئیش شتێکی جوانی نووسی بوو سێ کوچکەکەی کۆشکی کۆمار ڕسمەکەی پووری و شاناز و باپڵ و قوباتی لێدا بوو سێ کوچکەی بازرگانی کۆشکی کۆمار جا ئەوە وڵامی پرسیارەکە یعنی بەزەوان جگەلەوە ئێستا مەسەلەی ئەو بازرگانی ئێساس پێ بکە کاکەوە ینی مەنسەبی بنەماڵەی تاالبانی لە دەڤەری سەوز و لە عێراقیش کۆنتترۆلیان کرد وەنیان یعنی ئێستاکەوان مەسلەیەکی کوردیەڵە تشتی خۆر بە بێژین ناگیرێ خۆ دەتوانن پێش فترەی شێغلاهور و پاش فترەی شێغلاهور خەڵک بۆ خۆی مامجەلال بە ڕەحمەت بێشتێکی هەبوو کە ئەوەیەک دەکرا لە کەسێک زۆڵمێک شتێک دەکرا دەیگو خۆت حەکەم بەو حکمدا ئەمش کۆماڵانی خەڵکی کوردستان لە دەبەری سەوز دەکەینە حەکەم و با حکم دەن ئایا بازرگانی زیاتر بووە گەندەڵی زیاتر نەبووە کوشتن زیاتر نەبووە خەڵکیەکێتی ئەو دەمیش وەزئەوە نەبوو بەس کاک شێرکۆ لێرە بە بینە پرسیارێک پەیوەندی تالەبانی و لاهور چۆن بوو یعنی لاهوری هیناو لە دژە تیرۆری دانا بەڕاستی لاهور ئەوەندەی لاهور لەگەڵ مامجەلال بووە لە فترەی گەنجێتی و کە گەڕاوە لە بەریتانیا کوڕەکانی خۆیەوەندە لە لای نەبوون کوڕی ماڵێ بوو بەڕاستی یا من جارێک هەر بۆ زانیاریت کە من برازایی بووم یەکەم جارم کە لە دوای لە سوید گەڕامەوە لە دوای شەڕی ناوخۆوانە لە ساڵی 2000 بوو باقم یەکەم جارم گەڕانەوەم مامجەلال نەخۆش بوو حتا گوتبوویان کاگنە شوروانیش بێت نابێ کەس بێت بۆ لای لە قەڵاتوان بۆن لە ماڵەکەی خۆی چوومە سکرتاریەت هەرویستم بیبینم هیچیشم پێ نەبوو ماوەیەک بوو نەمبینی بوو خاستە دەم هەموو جارێ پێم دەگوت بۆ شێخ زەنگی مام دەمگوت ئێمە گەورەش بین باوکاتیمان هەر سۆزی باوکاتیە سەرنیە بۆ مناڵ بێ بۆ گەورە سۆزی باوکاتی دایمەن بە هەردووچیانم دەگوت ئێوە لە جێی باوکیش بن لەبەرەوە مام جگە ماممان بوو لە جێی باوکیشمان بوو چوومەوە بەس پێیان نەدەگوت دەور و پشتەکەی کە من هاتوومەتەوە بەڕاستی لەو کاتە ئیشیشم دەکرد لێرە پەترەکەی بۆ دەڕۆژێک چوو بوومەوە ویستم بیبینم لە حواڵی پرسم گوتیان لە قەڵاتوارانە چوومە قەڵاتواران ئەو کاتە لە شێغلاور تازە لە دەورەیەکی زدە تیرۆ لە ئەمریکا هات بووە لە کاتی من ویستم بڕۆمەوە ڕێگەیان نەدام وڵات دیتم مش لە مێژ بوو نەمدی بوو گوتمەوە لاور دەمەوێت بچمە مام گوتی تۆ هاتوویەوە گوتمەرە وڵا 5-6 ڕۆژێکی لێرە دەمێنمەوە بڕوا بکە هەر یەکسەر گرتمی و چوومە لە مامجەلال قەت جوانە بووە لە شاقی جوانە بووە بەبێ جامە دانش بوو لە مەتبەخەکەی و شاگەشکەش بوو کە منی بی حتا وتی چەند ماچێکی زیادی لێکردم خۆی دایمەن 1-2 مات دەکرێت مام و برازایان کە خزمێک لە ماوەیەک یەکتر نەبینن
سێ چوار ماچی زیادی گوتم بە پێکەنی گوتم مامە و ماچە زیادانە چین گوتی کوڕم زۆر سەربەرزم بۆتەوە چووکو و پێشتر خەڵکیکەی لە ناربوو لە چنە ناو یەکێتی لە بنە ماڵی خۆمان بۆ خوێندنەوانە گوتی تۆ خوێندەکەت بە سەربەرزی چووکو و بەڕاستی لەسەر ئەوەی وی ڕۆیشتم لەسەر ڕۆشنایی وی ڕۆیشتم لە شاخ ئەو پێشنیاری کردم لە مەکتەب سیاسی لەگەڵ مەجموعەیە کوڕە شەهید بووین کوڕی شەهید دکتۆر خالید ئەوانە چوون بۆ هێندێک بۆ خوێنی دکتۆرا و هێندێک بۆ خوێنی بەکەلۆرێسەوانە دا لەبەرەوە لاهور ئەوەی نەبوو ڕەتبوونەوەی نەبوو کوڕی ماڵی مامجلال بوو لەسەر قسەکەت و هەموو شتەکان هەموو پرس و ئەوەکان مامجلال هەر هیچ حسابی بۆ کوڕەکانی نەدەکرد بەداخەوە من شتێک نوکتەیەکی خۆشت بۆ بگێڕ بۆ لەسەر مامجلال ئەوە بۆی کۆمەڵانی خەڵک بزانێ ئەوە خزمێکی تاڵبانیە بۆ کاتێک لە کۆیە قسەمان دەکرد یعنی ئیشم دەکرد لە زانکۆی کۆیە گوتی جارێک مامی ڕەحمەتی جامام ئەو زۆرە نوکاتانەی هەبوو زۆر بە نوکتەی جەرگ بڕیشی جاریوات لە بەرامبەرەکەی دەدا گوتی خزمێکی تاڵبانەکانی لای دەوروبەری گەرمیان بوو دکتۆر بوو لەوێ دوو خوش ینی چوار کوڕن گوتی بانجی کردم گوتی فلان کەس وەرە دەزانی باوکو دایکت دوو جقنە و دوو هێلکەیان هەیە زاگوتی ئەو برادرە بەمنی گوتی شەرمیشم گوت بڵم ماما من لە جقنەکانم یان لە هێلکەکانم یعنی بەڕاستی ئەمنیش ئێستا دەڵم بریا بە خۆزگە مابە بە مامم گوت با بریا بە ئەو دوو جقنەشن نەبە بەڵێ بەڵێ کاکەوە شێرکۆمەدە چین سەر بابەتی سەرچکە ئامانجی ئێمە بوو شەیدبوونی باوکتە بەدەستی عەباسی جاش عەباسی بایزاغا بۆ من دەبێ یەک شەرز بدەم بۆی خوێنەرەوە نەبێ ما کاک شێرکۆ یعنی ئەوەمان کرد کە نەچینە ناو قوڵایی هەموو مەبابەتێکی سیاسی و من نەسمە سەر ئەندێ مەسەلا بۆیە ئێمە بابەتی سەرچیما ئەو شۆ ئێستا لەسەر شەهیدبوونی باوکی کاک شێرکۆ و براکانی باوکی و دوو خوشکەکەیەتی بەڵام ئێمە هەندێک لەو پرسیار و زانیاریانەمان لێ کرد ئەگەر ناوەکو گوتم ئامانجیمەوە نەبوو کاک شێرکۆ محەلیلێکی سیاسیان ئۆپۆزیسیۆنێک بێرەوە بیت ئێستا ئێمە باز لە ڕووداوەکی مێژوویی گەورە دەکەین کە برای تاڵەبانی لە تۆڵەی ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئامۆزایەکی عەباسی بایزاغا دەکوژن لە چالاکێکدا ئەوان دەچن بێویجدانانە برای تاڵەبانی باوکی کاک شێرکۆ لەگە دوو خوشکی گەنجی لە کاتی خەوتندا دەکوژن بینە سەر ئەو دۆسیەیە بۆیە کە نەچینە ناوزۆشت بەهۆی تێنەگەن ئێمە سازش دەکەین یان ئەوە تا بەسکو ئامانی سەرچمە گفتوگۆکردن بۆ ئەوە ڕێککەوتین کە بینە سەرەوە کاک شێرکۆ تۆ باوکت ئیشی جوتیاری و شتی دەکرد ئەوەی ئێمە بزانین حادیسەی شێوەی شەیدکردنی چۆن بوو ئەگە لە بۆمان باسکەوی کەمێک لەو بارەوە بەڵێ من وەختی خۆی لە تەلەڤیزیۆنی کەناڵی گەلی کوردستان لە کۆیە بەڕەحمەت بێ ئەوەیەکیان هەبوو قادر بەشدار ئێستا چۆتە ڕەحمەتی خوا چوین فیلمێکی کلیپێکی ڤیدیۆیمان کردووە پێم خۆشە ئەگەر مەجال هەبێ ئێوەش بڵاوی بکەنەوە دەتوانم بۆتان بنێرم زۆر بە تەفاسیلەکەی لەوێ خەڵکانێکی زۆر ئەوانەی کە شارەزایمە من و برا گەورەکەم ئێستا ویستووە ڕەحمەتی خوای لە گوندەکە لە شوێنی شەهیدبوونیانەوەمان کرد بەس منەوێ چووکو لە ناو حادیسەکە بووم بە تەفسیلی بۆ گێرمەوە ئەوە لە گفتوگۆی میری لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لە ساڵی 1984 کە فترەیەک چەند مانگێکی خایەن حکوومەت لە ئاخیرەکەی دەیویست پەشێمان بێتەوە وردە وردە کەوتە کوشتنی خەڵکانی دڵسۆزی ناو یەکێتی و جا هەرچەندە ئێمە لە شەیدکردنی مامە ڕیشە و سەید کەریم و باوکم و خوشکەکانم بەس ئەوەی خوشک و باوکەکانم باوکم و خوشکەکانم لەسەر ئەوە بووە کە ڕۆژی پێش شەید بوونیان ئامۆزایەکی هەباسی بایزی لە کەمینێکیان بۆ دانەوە تۆ لە ڕێی چوارخونە و گرجان لەوێ وەکو ئێمە دوایە خەبەرمان پێگەیشت سەرتی پێکە بوو ئازاد ئەویش شەید بووە شەید ئازاد هەمەگەمخان چوو بوو
کەمینی بۆ جاشەکانی هەباسی دانەبەوە ئامۆزایەکی هەباسی بەرکەوت بوو دوایە کە مەیتەکان بردبووە دەبەری خۆیان لە کاتی ناشنەکە هەباس وتبووە من دەستم ناگاتە مام جەلال بەس دەستم دەگاتە برایەکانی ئەو کاتش وەکو ئێستا عەسری عەولەمە نەبوو مۆبایل و ئەو شتانە ئێمەش لەو گوندەی خۆمان فەلاحەتیمان دەکرد بەڕاستی چەندە شانازیە فەلاحەتی و جوتیارێتیمان دەکرد و شێخ جەنجیش لە کۆیە بوو بە حساب عینی شەوی بۆ ئێوارەکەی مەجموعەیەک جاشیان ئەوە کردبوو بۆ شەهیدکردنی شێخ جەنجی لە کۆیە بەس سارە شتەکانیان لە چنارۆک تێکچوو بۆ و دوا خەبەرمان گەیشت و ئەو مەجموعەیەش بە بەلەم لە ئەمە و گوندەکەمان لەسەر ئەوەی دوکانە دەریاچەی دوکانە پەڕی بوونەوە و شەو ئێمە هەتا دەوری سەعات 10-11 شەو لەگەڵ ئێمە من و کاگنەرۆی برامیش تۆ ڕەحمەتی خوای پێستن ساڵێک لە کۆیە گەڕابووینەوە بچین بۆ جەژنانە چکو ڕۆژی بەیانی جەژن بوو بۆی جەژنانە لەگەڵ دایک و خوشک و باوک و خوشکەکانمان بکەین هەردووکمان گەڕاینەوە ئێوارەکەی عەسر لە کۆیەوە هاتینەوە گوندەکەی خۆمان دوایە دیتم باوکم و براگەورەکەم کە دەڕاستەیانە بوو درێنەی گەنمیان دەکرد لە دەم بەحرەکە چوون بۆوێ و هەتا کوڕێکی بچووکی 4-5 ساڵانەی کاگمیر حاجی براشم لەگەڵ مامان بوو کە چوین هەروە بۆ ئەوە بزانینەوە بوو دا پارچەیەک گەنم ما بوو باوکم بە ڕەحمەت بێ گوتی بەیانی جەژنە باوەش تەواو بکەین دەنا دایمە نەمە سەعات 9 دەهاتینەوە دیار بوو خوشکەکانیشم یادیان بەخێر گۆشت و بەرخوشتیان سەربڕی بوو گۆشتیان برژان بوو بە حساب ئێمە بینەوە ئێوارە نام خۆین و بۆ بەیانی زوو هەستین و ئیش نەکەین چکو لە گوندوانە لە گوندەکانی دەور و پشت دێن بۆ جەژنانە و عادەتی کوردەواری کۆنە بۆی خۆمان حازرکەین بۆ بەیانی جەژن بەداخەوە جەژنەکان لێکردینە ڕۆژی ڕەش ئەوە بوو کە هاتینەوە دەڕاستەکەمان لە لای مەردارێک ڕاگرت لە دەم بەحرەکە ئەوە دەهات هاوینان مەڕوشتی دەهێنا بۆ پوش و شتیوە و بۆ مەڕەکانی بە هەر سەر و جامە ماستاوێکی ساردی بۆ هێناین و ئێمەش لە دەم بەحرەوە و گەرمامان بوو نانم لە کوردەواری خۆمان دەڵێن ماستاویش بۆ خەو زۆر خراپە هاتینەوە حتا ویستی باوکم زۆر ئەو کوڕی کاگمیر حاجی خۆش دەویست ناوی مەزنە ویستی ئەویش لەگە خۆی زۆربەی شەو لەگە خۆی دەیخەواند و دەیهێناوە بەس لەوێ گوتی خەوتووە لەناو خۆشمان خەوتبوو لە کاتی گەڕانەوە گوتی با ئەو شەو لە ماڵێ ینی وەکو بۆی نەنووسرابێت گوتی با بچێتەوە لای ماڵێ چکو بەیانی جەژنە با لە لای دایک و باوکی بێ من و کاگنەرۆی برام و باوکم هاتینەوە ماڵێ خوشکەکانم جێی هاوینە سەربانە خۆ دەزانی ئەگەر لە خەڵکی گون بینیوتە هاوینان لە سەربان نەخەوی ئەوانی شێندەر لە چاوەڕوانی هەر چاوەڕوانیان کردبوون دیار بوو دووچیان لە جێیەکەی من و کاگنەرۆی برام خەوت بوون چونکو لە گوند هەموو پیاوەکان لە ڕێزێک دەخەون ئافرەتەکانیش لە ڕێزێک دەخەون ئەوان کەوت بوونە لای باوکمان هەتا ئەمە گوتم هەڵیان ستێنین بە کاگنەرۆی گوتی باوکم بە ڕەحمەت بوت لیان گەڕێ با ئەو شەوەیەوە لە جێیەکەی وام بخەوت چی تێدایە بەیانی مادەم خەویان لێکەوتەوە بۆ خەویان دەڕزێن ئەو بوو بەداخەوە شەوێکی تاریکاوی بوو سەعات 1 شەو بوو کە من بە خەبەر هاتم شیان بەسەر مندا هات من بە شەیدی زیندوماینەوە بەڵێ کاکشێرکۆ چ بەروارەکە و ڕۆژە ناخۆشە بۆ بیستونەوەی لەسەر 36,1984 هەردوو خوشکت شەید بوو لەگەڵ من حادیسەکە خۆم پێڕانە گیرا مۆم زانی لای ماڵە براگەورەکەمە خۆم پێڕانە گیرا و هەستام و ڕاونم بەسەوان دەستی خۆیان وەشان بوو وەتا هاتینەوە بەڕاستی تقریبا 3-4 ڕێزە کلاسیکۆپیان لێ بەتاڵ کردبوون زۆر بێڕوحمانە شەهیدیان کردبوون بە هیچ ڕانەگەیشتن یان یەکسەر شەهید بوون سەماڵتان لەسەر بانەکەمان ڕستاندیانی هەر پێنجیان ڕستاندی ئێمە سوتفا بەر نەکەوتین و
ئێوەلاوێن دەرهە لە سەربانەکە بوون ئێوە تو براکەش عینی وەکو پەنجەی دەست ئەوە پێکەوە خەوت جا ئایا سوتفەیە خوا ئێمەی ئەوە نەکردبوو یان هەرویستویانە مەسەرەن دەزانن لەوانەیە خەبەریاتیانە بێ وەکو ئێمە پیاوەکان لەولا دەخەون هەر پیاوەکان ژنەکان نەکوژن بەعکس دوا ژنەکان لەوێ بوون یانی نازان قسەکان لەوێ بوون دەبێت شتێک ببێ یعنی یاخود دەرسی ترسنۆک و لەرزۆکیان هەرەوەندە پێڕاگەیش بن و لە ترسان هەڵات بن کاردانەوەکان چۆن بوو کاک ئەو دەمیکە کاردانەوەکان چۆن بۆ دەمیکەوەکان قادر کە ئێمە و کارە ساتە دڵتەسێنمان لێ ڕوودا بەڕاستی بۆ بەیانی خزمەکان چون هەندێک خزمی ترمان بەهاناوە هاتن و چون خەبەری کۆیاندا و جەنازەکانمان برنەوە کۆیە و لە کە کۆنی لە قەبرستان کە کۆن ئێستاش لەوێ ناشتراون بۆ ڕۆژی دوایژمام ئەو کاتە لە جەولەیەک و کاتی ناڵم گفتوگۆی میری بوو لەگەڵ یەکێتی لە دەشتی کۆیەوە هات یەک دوو ڕۆژ لە تەعزیەکە دانیشت و هەتا ئەوانەی جەماعەتی بڵین ئەوانە هاتنی حکوومەتی عێراقی ئەو کاتە و نوێنەری عێزەت دووری و مدیرە ئەمنی شیمال وانە هاتن بۆ تەعزیەکە لە مزگەوتێک بوو هەتا مامێمەی بان کرد و گوتی ئێوە کستان کوشتووە ئەوە برایکی منتان شەی کرد ئەوە 5 کوڕی لە جێگایە و یعنی وەرحاصل شتەکە بوو و دوایە خۆت دەزانی من لەوانەیە چکو لە لای مام دەزانم قوتابخانەیە مام جەلال بۆ ئەو شتانە قەت ئەو بیری تۆڵەکردنەوەی نەبوو بڕوا بکە ینی سیفەتی زۆر سیفەتی ڕاستە لەو ئاخیرەی کە هاتوۆتە ناو و لەوانەی پێشووتریش هەموو کەسێک قابلە بۆ هەڵە و هەڵە ئەوە ناکەمەوە و تەفاسیلانەوە بەس بۆ هێندێک کشتی زۆر احترامی ڕێزی کە سوکاری شەیدی دەگرێت نەیدەویست لەسەر مەسەرەن لەسەر برا و خوشتی خۆی کێشەیەک دروستکە دوایش هەتا ئەمن نەو کاتە لە خوێندن و شتی بووم گوتیان لە بکوژانیش خۆش بووە دوا لە یعنی من چەند جارێکیش گلەیم لێ کرد لە کاتێەوەی بکرێتەوە چۆن خۆش بە سڵحی لەگە کردنیانەوەتە بەبەر بەێ سۆڵە تەنیا بۆ مەسلحەتی کە ئەو جۆرە ئەوانە بنەبەر بکرێن تۆڵەسەندنەوە نەمێنێت لە ناو کۆمەڵ کوردەواری ئەوانە ئێمە لەو بنەماڵە وەکو بنەماڵەکانی ترنینە بەنسەم بنەماڵەکەی بەرامبەرمان بەداخەوە ئەوانە خەڵکیان کاک ئەوان مەسەن لەبەر ئەوەی بنەماڵەکی یەکێتی قوربانی بوونە یعنی ئەوە نەبووە بڵێ ئێوە غەدرتان لێ کردبن بنمونە ئەوان هاتوونە خەڵکت سڤیل باوکت کابراایکی زوتیار بووە هیچ ڕەتی بە چەکداری نەبوو مجەڕەت لە خوێنەوە بووە و یەکێتی مەسەن هەر لە بۆ ئەوەی خۆی لەسەر چالاکێکی یەکێتیەوە بووە یەکێتی ڕۆژێک لە ڕۆژان هەولی نەدا تۆڵی ئێوە مەسەن لە قادری هەتا مام جەلال لە ژیاندا بوو هەتا مام جەلال لە ساحەکە بوو ئێمە لەبەر حورمەت و ئەوەی کەسایەتیوی نەمان دەویست باسی تۆڵەسەندنەوە شتە بکەین بەس ئێستا من لە دڵمدایە من جارێکیش لە گەڕانەوەی دووەم بۆ لەگەڵ خێزانیشم بوو بە ڕەحمەت بوو ئەو قسەیم بە مام جەلال و گوتم تۆ لە بەشی خۆت خۆش دەبی لە کە بەشی خۆت برایە بەسە من لە بەشی خۆم لە باوکم و بەشی خوشکەکان خۆش نابم بەڕاستی هەر ڕۆژێک بێ دادگایەکی عادل هەبێ من ئەوانە تەسلیمی دادگا دەکەم و چونکو ئێمە نابێت تۆڵە بە تۆڵە و کوشتنەوە یعنی ئەوە لە چی پێ دەڵێن لە ئەوەی ئێمە نییە لە پەروەردەی ئێمەدا نیە چونکە ئەوە دەبێت بەس دادگایە وەکو جەناب لە بیداتی شارەتت پێکرد منە شتانم نەدەزانی کە هەر کەیسی ئێمە نیە زیاتر لە 50 کەیسی بەملەوەیە ئینشاڵا ڕۆژێک دێ ئەو کوردستانە لەدەست ئەو بنەماڵانە نامێنێت حکومێکی عادلانە دێ هەمویان تەسلیمی دادگا دەکەین من بۆ خۆم دەچم لەوێ لە دادگاتم بارانیان بکەم کاکشێک و کەوات بە تاالبانی گوت کە تو لە بۆ تەیە لە حەقی برای خۆت خۆش بەزە من لە حەقی خۆم خۆش نابم تاالبانی چی جواب دایەوە تاالبانی تۆزێک قسەکەی لە گران بوو گوتی ڕۆڵە ئەوانە شەهیدن ئەوانە وەکو شەهیدەکانی تر
ئەوانە ناویان لە مێژوو دەنووسرێتەوە ئەوە بۆ تۆ سەربەرزیە کە ئەوانە یعنی خۆ دەزانی ئەو سیاسیانە جوابی منی داوە. ئەی ئەوە هەر بۆ زانین ڕەنگی تۆ ئەوە نەبێمە لە 2005 لە ڕێکخراوی چاک بە تایبەتی بەسەر نەمر مستەفا حەسەن گەورە سەرپەرشتی حرەکەیەکی زۆر گەورەیان کرد 53 دۆسیە لەسەر عەباسی بایزاغا ڕێکخراوی چاک کردیەوە پشتگیریەکی گەورە چەند ساڵ هەموو هەوڵێک درا کە عەباسی بایزاغا ڕابشێشێتە دادگا نەکرد لەبەرەوەی ئەو کەسانەی کوشتە ناویشی یەکێک لە تاوانبارانی ئەنفالە بەڵام لەبەر ئەوی ماڵی بارزانی پشتگیریان کرد لەبەر ئەوەی کابراایکی بە ئەو نەدرا دادگا ئەگەر نا 2-3 ساڵ هەڵمەتێکی گەورەمان کرد من دێتەوە بیرم بە سەرپەرشتی وەکو گوتم نەمەر مستەفای حەسەن گەورە بوو کە یەکێک لەوانە بوو کە دوو برای بەدەستی شەهید بووە و نەکرد کارشێرخۆیان ئەوە دەیان کەس بەدەستی ئەو جاشانەیەشێک لەو جاشانە عەباسی بایزاغەیە کە خەڵکێکی زۆریان کوشتە بنەماڵەکان هەوڵیاندا شکایەتیان لێ کرد هەموو ڕێگایکی قانونیان کردوە ناوی عەباسی بایزاغا لە ناو مجرمینی ئەنفالدایە ئێستاش نەچیرا وە کاکشەرکۆ دەڵێ بە پلەی وەزیر ئەو ڕئیس جاشە پیاز کراوە ئەوە دەبێت باز بکرێت کاک شەکۆدی ئەو دیدارە هاوڕیان دەبرێن لە دوای ئەو دیدارەی ئێمە بوو لەگەڵ کاک محەممەد پشدەری کە کوڕی یەکێک لەو سەردارانەی بندستی ئەوەی بوو عەباسی بایزاغا بووە کاک شێرکۆ کە ئێستا سکرتێری تایبەتی شاناز برای محمەدە کۆمیتار لەسەوەی چێ کاک شێرکۆ یعنی وەکو هیچ کوڕیەکێک لەوانە هەرچەندە کوڕ نییە ئەو تاوپێکەوتنەکەی جەنابتم بینی شتێکی مختصرم نووسی لەسەری کە بەداخەوە ئەو یەکێتێ نوێی بە شانازیشەوە کە کوڕی جاسوولکەیەکی کە من جگە کە لە دەمی خۆی اعترافی کرد گوتی باوکم جاش بووە بە شەرمەوە گوتی 2 ساڵ جاش بووە من چاک چەند جارێک دووبارە یعنی گوێم لێگرت لەو کاسێتەی جەنابتان ئەوە اعترافێکی ئەوەیە کە کوڕە جاشە و هەر ئەگەر لەسەر ئەوەش نەبێ زۆر شەرمە بۆ شانازخان زۆر شەرمە یعنی ئەو پەڕی شەرمەزاریە کە ئەگەر لەبەر خوێنی شەهیدانی ئێمەش نەبێ لەبەر خوێنی ئەو 57 کەیسە بێ چەندا خوێنی 24 شەهیدی کە خۆیان یەکێتی نوێ دەڵێن ئێمە حیزبی شەهیدانین بەڕاستی حیزبی شەهیدانە خۆ کەس نکۆڵی لێ ناکە بەس ئایا سکرتێری جاسوولکەیەک بکەیە یعنی کوڕی جاسوولکەیە بکێ سکرتێری دەستەی کارگێڕی یەکێتی نوێ بەڕاستی ئەوە کارێکی زۆر قێزەوەینە کارێکی زۆر ناشرینە و بۆ زانیاریشتان من وەختی خۆی عەمان گلەیم لێ کردووە معلوماتم پێشتر هەبووە لەوە کە گوتم ئەوە ئەو کاتە پەیوەندیمان نەپسرا بوو گوتم ئەوە نابێت لەوێ بمێنێ ئەوەی کرد حاشای لێ کرد بەس من لە معلوماتی ڕاستەوە گوێم بووە و هەتا دەڵێن لەو کۆمەڵە جاشەش بووە کە ئەو شەوەی کە هاتوون بۆ گوندەکەمان و خەڵتان خوێنکردنی باوکم و خوشکەکانم ئەو باوکی ئەو کوڕە بەشدار بۆ لەو شەوە یعنی من لە دەبەرەکەی خۆیانەوە خەڵکی دڵسۆز معلوماتی پرسیارێک لێرە دروستکەین کاک ئاوێل و قوبادی هێندە شت دەگەڕاتە سەر مەسەلەی موڕال لێچەتی هەزاران کوڕە شەهیدی هەیە هەزاران قوربانی دێ شاناز خۆی چییە مەسەلەن من لەگەڵ ڕقم نییە لەسەر ئەوە بەس وەکو ئەوە باشە نەدەکرا لەو هەموو خەڵکەی بچی بەس کوڕیەکێک بێنێ کە بکوژی باوچی ئەو بە پێی گوتەی تو کە باوکی ئەو دەستیە بۆ لە شەهیدکردنی برای تاالبانی باڵێ باوکیشی دەستی نەبێ خۆ زاشە گەورەکەیان کە بۆ خۆی گوتی خزممە هەباسی بازی باڵواغە حاشای لێ ناکە و ئەو هەموو عالم دەزانێت کە ئەو ئەوەی پلانی سەرەکی داهێنەری ئەوەیە کوشتنی شەیدکردنی باوکومانە دەبەرەوە وەکو دەڵێ ئەوان لەو کارە قێزەوە نەتیاراوە کە بە شاناز گۆ چ ڕوویدا کاک بەداخەوە ئەو حاشای لێکرد لە بیدایەت ئەجا دوایەش لە دوای ئەو مەسلەی هەر بۆ نوکتەیەک بۆت بجێرمەوە هەر خۆشە بۆی خەڵک ئەو
خێزەوێنەی شاناس بناسن بەداخەوە و ئەندامانەی سەرکردایەتی بەناو نوێ ینی شەرم کرد ئەوە کاقادر مەسەرەکە لەسەر ئەوەم باس کرد دوای ئەو کۆدێتایی زۆر ینی من وەکو لە پێشووتریش ئەوەم کرد بەنامە نووسین و زۆر لەگەڵ هەر سێکیان لەگەڵ قوبات و باپڵ و شاناسەوە بووم کە ئەو وەزعوا تێکمەدەن هەڵە بە هەڵەچان ناکرێ جار لەسەر مەسەلەی شەیدبوونی باوکمان دیار بوو ئاخر جار شتێکم لەسەر نووسی بوون زۆری پێ ناخۆش بوو من دەزانی زۆر بە ڕەخنەی ئەوە دەگرم لە جێی خۆی ڕەخنە دەگرم دیار بوو لە دەماری ئەوە بوو شەوێکی درەنگ لە وەتساپەوە دەبینم دوسێشتی زۆر بێ مستەوانە بەڕاستی ئەوەی مستەوای نییە ئەمان پێم گوتی ینی نووسینەکانت هێندا بێڕێزیە ئیوەی نییە وەڵامت دەمەوە توکو ئینسانی بێڕێز دوو لە ڕووی ئێوە ئیوەی نییە ئینسان جوابی وەڵامی بداتەوە بەس یەک شت پێ دەڵێم گوتم لەبەر بێڕێزیەکەت بێزم نایە وەڵامت دەمەوە جا ئەو وای نووسی و دەماری گیرا بوو بە حساب ئەوەکەم تەواو نەکرد گوتی بریا بە تۆ لە جیای پەپولەکان بای بە حساب من لە جیاتی خوشکەکانم با جا دەوەرە ئەوە دەستەی کارتێری بێ ئەتو لە وەڵامی کە پێی گوت چۆن دەکرێت کوڕی یەکێک لەوانەی کە بەشدار بووە بە پێی ئەوەی تو لەوێ ئەوە حاشای لێ دەکرد لەو پرسیارە دەردەچوو نەیدەوێرا بێتە ناوە پرسیارەوە بەزە من تحقیقم کردووە هەر لە دوای ئەو دانیشتنەی تۆ ئەو تاوپێکەونەی تۆ لە هەندێک هەواڵان کە پێشووتر لە کوردستان بوون و لە نزیک شاناز ئیشیان کردووە و ئەو شتیان پشڕاست کردەوە کە ئەو کوڕە جاشە و شاناز هەموو ئەوەیەکی داوەتێ و حتا ئەوانەشیان پشڕاست کردەوە کە جەنابەت پێی گوت کە حتا هەندێک شتی داMPC و شتیشی لەگەڵ ئافرەت و وانەس و هەڕەشەی لێکردوونەوەوانە جا بەداخەوە ئەوە پیرۆزیان بێت وێنەکە نەما داوای بردن دەکەم باش کۆمەکی پرسیارمان نەماگەرە تو پرسیارێکی یان سەرنجەکەت هەبی سوپاس دەکەین کاتێکی زۆرمان ئەوە کرد وەڵام من تەنیا لە دوایەکەی دەمەوێ ئەو زۆر سپاسان کەم بۆ ئەوە بەو هیوای کە بە ئەوەی خۆی بڵاوی بکەنەوە بۆی سوودێکی هەبێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆی لە هەردوو بارەوە چ لە مەسەلە سیاسێکە چ لە مەسەلەی ئەو کارە ساتە دڵتەزێنەی بەسەرخانەوە دەکەمان داوە خەڵک بزانێت کە توکو بەڕاستی پێشووتر زۆر لە دانیشتنەکان زۆر خەڵک باز دەکا ئەڵێن هەردوو لامان پێکەوە دەسووتێنن بەداخەوە من یەکێتی ئێستا ناڵێم یەکێتی ئێستا من دیفاعیان لێ ناکەم چووکو ئەوانیش وەکو بنەماڵی بارزانی شتی خراپتریان کردەوە بە ئاشکرا عەقید هاوکاریان لە تەنیش کچەکانی منداڵەکانی سووتا ئەوە بنەماڵی بارزانی لێوانێش هاوشێوەی ئەوان بن ئەو زۆرە عەمەلیە قەزەوانە بکەن ئەمن دیفاع لە پێشووتر دەکەم هەندێک جار زۆر بیستومەتەوە لە کۆڕ و کۆبوونەوەکان و لە چاوپێکەوتنەکان یان لە NRT بەداخەوە خەڵکی وا دێنن وەڵا هەردوو بنەماڵەکە وانە کەسیان ئەوە نەبووە شەید بوونی نزیکترین کەس کە برا و برازای مامزەریان شادیەوە دەدا کە ئێمە بە خوێنی سەلمان دوومانەکە خاوەنی قەزەی ڕاستەقینەی کوردین لەبەرەوە ئەوانەی تر بەداخەوە ئەم نەو باوەڕ نیمە ئەگەر بۆ بنەماڵەکەی بارزانی هیچ شتێکیان ئەوەنەیە لەبەرەوە ئینسان نابێت تەڕ وشک پێکەوە بسووتێنێت ئێمە خوێنمان داوە و ئەو خوێنەی مەش زیاتر نییە لە خوێنی 24,000 شەهیدەکەی کە یەکێتی ڕشتوێتی ئێمە سەربەرزین بەوەوە ئەگەر دیفاع لە خوێنی خۆشمان نەکەین نەخوێنی ئاخر جاریش ئەوەمە بەڕاستی حەقا داواکم هەیە لە ڕێی ئەو مایکەی ئێوەوە لە ڕێی ئەو چاوپێکەوتنەوەیەوە بۆ هەموو ئەو یەکێتیانەی بە ناوی یەکێتی نوێ بە خۆتاندا بچنەوە بەسە شەرمە ئەو یەکێتی کە بە خوێنی 24,000 شەهید
دروست بوو وابوو بیخەنە دەست کابراایکی سەر لێ شێوای وەک بافڵ یان ئەم ناوم لێ ناون سێ کوچکەی دۆڕاو بافڵ و قوبات و شاناز کە هاتوونەتە سەر حازریە کە ئێمە ئەوانە هەر مناڵ بوون هەر قوبات لە دایک نەبووەمە کە لە یەکێتی بووینە بافڵ بچووک بووە هەر نەهاتۆتەوە هیچ کوردستانیان نەدەوە عەزاب و شەهید بوون نازانن مانای چییە لەبەرەوە من کە احترامیشیان دەگرم جگەلەوەی ئامۆزا من لەبەر گۆڕی مام جەلالیە دەنا زۆر لەوەش خراپتر لە سەریان دابەزیم بەس ئێستاش لە بەرخاتری گۆڕی مام جەلال چونکو مام جەلال بۆ ئێمە ڕەمزە بۆ ئێمە هەموو شتێکە دەبێ باوی تێدا بێڵینەوە بەو هیوایەی بەخۆ بکەنەوە بەسە ئینسان ئێستا لە بنەماڵی بارزانی بە قێزەوەنتر حسابیان بکە زۆر زۆر شەرمە ئەو برادەرانە پێشمەرگەی دێرین یەکێتی کۆنەکان مەکتەب سیاسی کۆنەکان کە ئەوەی کە ماندوو بوون بەو شۆڕشە بەو یەکێتیە کۆ ببنەوە پێیان بڵێن ستۆپ ستۆپ ستۆپ. کاک شێرکۆمە زۆر سوپاست دەکەین وەکو دیارە دووبارەش دەکەم و منەکو ڕێزگرتن ناچمە سەرەوەی بەڵام یەک سەرجگەست بچووکە گەلێن تووڕە نەبی بۆ ناغیاتنە پێشەوەی کوڕەکانی تالەبانی بڕوا بکە بەشێکی گرنگیان تالەبانی ئەم پاڤێلی هینا پێش کردە سەرۆشتیرۆر ئەو دوای ئەوە خوبەیە وڵات لە خۆناغێوی لە ئێرۆ شاناز مەسئولی ڕێخستنەکانی دەرەوە بوو یعنی کەمێک ڕوشی ئەوش من وادم پێدا کە ناچینە ناو مەسەلەی سیاسی بەداخەوە کاک قادر وەڵام هەیە بۆ قسەیەش مام جەلال لەو ئاخیرەی کە نەخۆش کەوێت دوای ئەوەی پێشووتر کە هاتە ناو شار زۆر 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 تەسلیمی ئەو بنەماڵەی ئیبراهیم ئەحمەد بوو کەوت زێر تەسیریان لەبەرەوە بەداخەوە من ئەم کاتە نزیک نەبووم لێوەی بەس مام جەلال باشترین شاهد بۆ مام جەلالی کە یعنی وەستانی یعنی ئەگەر هەموو خەڵکی کوردستان من شاهدی هەموو خەڵکی کوردستان شاهدی بۆ دەدا وەستانی خوێن ڕشتنی ئەوە بەردەوام بوونی شەڕی ناوخۆ مامی ڕەحمەتی بوو کە بۆ خۆی بە سارەکەەوە ئەچوو بۆ مەسی بەبێ پاسەوان بەس بەداخەوە ئەوانی هیچ قەدری ئەوەیان نەگرت و من شتێکی زۆر ئەوەشە بەداخەوە ئەو ئێستا ئەو مؤامەڕەی کە ئێستا کردیان بۆ هێنانە پێشی مێردی ساناز بۆ سەر کۆمار ئەوە شتێکی باشە توکۆ مەوزوعی ئەمڕۆیە باسی بکەین لە دوایەکە ئیشارەتی پێ بکەین ئەوە ڕێکەوتنێکی نهێنیە لە نێوان شاناز و لەتیف و کوڕانی مام جەلالی و بەرهەمیان بەو دەردەسەریە برد قادر توخوا بە ئەو قسەیەتەوا بکەم من لە کەسێکی هەرە نزیکی خۆمەوە کەو کاتی ڕفراندۆم مەسعود بارزانی هاتە برۆکسل لە ئەوەی ئەوروپا ئەوەی کرد دیعایی بۆ ڕفراندۆم دەکرد لە کەسە هەرە نزیکی خۆمیەوە پێی وتووە گوتوێتی بڕۆن لە ناو یەکێتی شانازم بۆ تەمبێکەن هەتا پێش کۆدێتا بڕۆ بە سایتەکەی شانازی داوەرەوە بزانێت چەند لەوانێت جەنابیشت دیبێت چەند دژی بنەماڵی بارزان بۆ لە کولپویەکوونێکی لە شەوێک کا کۆدێتایان کرد بنەماڵی بارزانی بوونە پاکانە و هیچیان لەسەر نییە لەبەرەوە ئەو کۆدێتایە بیدایەت بوو بەسەردا کە لە ناو خودی حیزبەکە بۆی تەسلیمی بنەماڵی بارزانی کەن و ئێستا لە ئاخیرەوە دیاریشە بوونی سەر کۆمار کە پارتی شانازی پێوە دەکات دەڵێن ئەوە پێشیاری کاک مەسعود بارزانیە پیرۆزیان بێ ئەو جۆرە یەکێتیە با هەر لە خۆیان بێت و ئینشاڵڵا و هێز و قووەتیش کاک هێز و قووەتی هیچ نییە قەزافیش قووەتی هەبوو سەدام حوسێن قووەتی هەبوو مبارەک من هەموو جارە پێیانەڵێم ئەوانە چنە هەموو ڕۆژێ جلی عەسکەری لە بەردەکاوە دەزانێ دەرکراوەکان دەرکراون ئەوە بە کەڵکی دێ بەخوای حەرەت پاسەوانەکەی خۆی تۆڵی لێ دەکاتەوە ڕۆژێک بێت کە ئەو زوڵمە مەسلەیەکی کوردەواری هەیە دەڵێ پەتی زۆڵم لە ئەستوریدا پترێن ئینشاءالله. زۆر سپاس دەکەین کاک شێرکۆ سپاس بۆ کاکە ڕەزەری گوڵیش کە ساعتە کوچارێک کە لەگەڵمانە سپاس بۆ هەموو ئەو بینەر و گوێگرانەش کە ئەو کاتێخوان بە ئێمە دەربەخشن ئێمە وەکووتمان کاک شێرکۆمان هێنا بە هەوڵی ئەوەی کە ڕووداوەشی مێژووی دوێن لەو چەند ڕۆژەوە بریندارێکمان لەگەڵ سکرتێری تایبەتی شاناز برای محمەد کرد کە ئێستا خانمیەکەمی عێراق
ئەمڕۆ خۆی نمایش کرد لەم ڕوانگەەوە بەرنمەیە دروست بەڵام ئێمە هەر هەوڵماندا هەندە پرسیار ئەڕاستەی کاک شێرکۆکن کە بە تۆچی گەورە و وەڵامی داینەوە. سپاس کاک شێرکۆ، زۆر سپاس بۆ کاک ڕەنجبەر، سپاس بۆ هەموو لایەکتان هەر سەرکەوتوو بن لە بەردەوام بن لەو ئیش و کارانە. زۆر سپاس بەتەواو.